جێگەی دەستان دیارە دەستخۆشتان لێ دەکەم بەڕاستی یەکێکە لە هەرە کەناڵە بەهێزەکانی ئەو ڕێگۆی زەوی کە پژگیری گەلی کوورد دەکاتن بەڵام ئەمن وەکو خۆم وەکو تاکە لەو کۆمەلگای پێم خۆش بوو زیاتر باسی بابەتی مێژووی گەلی کورد بکە ئێستا بۆ نمونە ئەمن لە هەولێر دەژین لە هەولێر دەژین بابنێ ئێستا بۆ نمونە ئەو قەڵاتی هەولێرێ بابنێ 6226 ساڵ پێش ئێستا دروستکرا بۆ نمونەکە یعنی لە ڕۆژهەڵات لە ڕۆژ ئاوە بابلێن کورد یعنی باسی هەر چار پارچەی گەلی کورد دەکەوە لەو کەم تەرخەمیش نینە بەڕاستی پێ برێم جێگەی خۆیان کردیتەوە بەڵام پێم خۆش بوو لەگەر خەڵکی ئەکادمی قسە بکەن لەو بوارەوە ئەوانەی کە لە بواری مێژوو ئیشەکەن ئەژنەکە یەکێکە لە هەرە کەناڵە بەهێزەکان توانیتی بابرین ئێستا کە دەنجی ئەمریکا توانیتی لە ڕێگەی ئەو کەناڵەوە توانیتی هەموو هەر چار پارچەی کوردستان بە دنیا بناسێنیتن یعنی قەنەعات بکە ئەمن وەکو شۆڕشەشی گەورەی دەبینم کەناڵی دەنجی ئەمریکا بەڕاستی ینی ئەم بەرنامەکانی ئێستا ناڕێن بەڵام پێشتر جێم لێ دەگرت تام و چێژم لێ دەدیت ینی سوودم لێ دەبیت ینی هەستم دەکرد ینی ئارامیەک بەدڵم دەبەخشێ کە دەنگێکە لە دەرەوە دەتوانی مەسەلەن نوێنەری کوردبی لە دەرەوە بەڕاستی رادیۆی دەنجی ئەمریکا و ماڵپەڕی دەنجی ئەمریکا و تەلەڤیزیۆنی دەنجی ئەمریکا بەشە کوردیەکەی خزمەتێکی باشی بە کورد کردووە سەرچاوەیەکی باوەڕپێکراوی فەرمی ئەمریکایە بۆ کورد لە هەموو گۆشەشی جیهان کۆکەرەوەی کوردیشە لە هەموو دنیا من بۆ خۆشم بۆ سیاسەتی فەرمی ئەمریکا زۆر جار بۆ دەنجی ئەمریکا دەگەڕێمەوە چونکە ئەوێ جێی متمانەیە و من هیوادارم چاوەڕوانی ئەوەم هەیە کە ئەو بەشانە بایەخی زیاتریان پێ بدرێ و نەک هەر بواری سیاسی و لێدوانی سیاسی و شیکردنەوەی سیاسی بە تایبەتیش بواری فەرهەنگیش کە چێژبەخش بوو لە دەنجی ئەمریکا هیوادارم ئەو بوارەش بایەخی تایبەتی پێ بدرێ ئەو متمانەیە چۆن پێشترێ هەبوو و ئێستا زیاتریش بیتن لەسەر زۆربەی شتەکان بەرنامەی باشی هەبی لەسەر بەرنامی ڕۆشنبیری کللتوری مافەکانی گەلی کورد لەسەر ئەو ئەنفال و کیمیابارانەی کە بەسەر گەلی کورد هاتیە لەسەر ئەو ناوچانێک کە ئێستا کێشەی زۆری لەسرە بەڕاستی لە دەرەوەی هەرێمی کوردستان هەیە لەسەر هەموو ئەوانە ڕاستی ڕووداوەکان بگەین بە کۆمەلگای نێودەوڵەتی و بگەینتە هەموو جیهان.